ئەو برا بە ڕێزەمان کاکە وشیار خوا لێی خۆش بێ لە مزگەوتان نوێژی کرد، کۆتا میوان هات دوای نوێژەکە ڕۆحی کێشا بە زمانی بە ڕۆژەوە خوا لێی خۆش بێت. ئەوە ژیانی دنیاە، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو مزگەوتا بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان بە زمانی بە ڕۆژووە بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو نوێژدا بمرێ، لە قورئان خوێندنا بمرێ، بە زیکری خواوە بمرێت. بۆیە ئەو مەلایکەیە ترسناکە، کۆتا میوان زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا پشتیان لە خوا کردووە، زۆر خۆشەویستە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا ڕوویان لە خوا بووە، چونکە مزگەنی خۆشی پێیە، هەواڵی خۆشی پێیە بۆ خوا ناسان، هەواڵی ناخۆش و ترسناکیشی پێیە بۆ ئەو کەسانی کە خوایان نەناسیوە. کەواتە لە حاڵەتێکا دێ بۆلات ئیتر ئەوە بەدەست خوایەت، ئاخری تۆ خێرە بێ یا شەڕە بێ، پەنا بەخوای گەورە. کۆتا میوان کە مەلەکول مەوتە سەلامی خوای لەسەر بێ مەبەست و هەدەف و ئامانجی چییە لە سەردانیکردنی تۆ؟ بۆچی دەوێ بگاتە خزمەتی تۆ؟ چونکە بە فەرمانی خوا هاتووە، بە فەرمانی خوا هاتووە بۆی کە ڕۆحی تۆ بکێشێت. ئەم میوانە بە ڕێزە سەلامی خوای لەسەر بێ بۆ ئەوە نەهاتووە میوانداری تۆ بکات، واتە لەگەڵتا دابنیشێ، خواردن لەگەڵ توا بخوات، مەجلیس و دەمەتەقەی گەرم بکەن بە یەکەوە، بۆ ئەوە نەهاتووە بۆ لای تۆ، نەبوو ناخواردن هاتووە، نە بەسەر سفرەی تۆ هاتووە. ئەو میوانە بە ڕێزە یەک ئیشی هەدەفێک و ئامانجێکی و دەڕوات، تەماحی لە خواردن و سفرەی تۆدا نییە، بۆ نەهاتووە باسی گەنجێتی خۆتی بۆ بکەی، باسی ژیانی خۆتی بۆ بکەی، هاتووە بۆ ئەوەی ڕۆحی تۆ بکێشێت، بەبێ ئەوەی کە تۆ پێشتر ئاگادار کرابێتیتەوە. لە پڕە ئادا لە دەر چۆن دەڵێ دەدا لە دەرگات، واتە دێتە ماڵەکەتەوە، لەو لەحزەدا لەو چرکەدا ڕۆحت دەکێشێ و دەکەویتە سەر لە تەواو. ئەوە ژیانی دنیاە. جا خۆزگەم بەو کەسەی کە لەم دنیاە دەرئەچێ بە چاکە و بە عیبادەتەوە دەمرێت. دەبینی کەسانێک دەبینی قورئان دەخوێن و لار دەبن و دەمرن، نەزانین چەندێک خۆشە، ئەو خوای گەورە خۆشیانی دەوێت. ئەوانەی کە لەسەر چاکە دەمرن و بە چاکەوە دەمرن خوا خۆشیانی دەوێت، ئاخریان خێرە. لەبەر ئەوە لە هەر لەحظە و لە هەر کات و ساتێکا بێت خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا ناخوات، لەسەر سفرەی تۆدا نانیشێت و دەمەتەقیشت لەگەڵا ناکات. ئەوە کۆتا میوانی من و تۆیە. بۆ ئەوە هاتووە لە خواردن و خواردنەوەت بخات، نەک خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا بخوات. بۆ ئەوە نەهاتووە لەگەڵ تۆدا بخوات و بخواتەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک لە ئێوە نامرێت هەتا ڕزق و ڕۆزەکەی تەواو نەکات، کە تەواوی کرد ناتوانێت دەنکێ برنج بخوات، قومی ئاو بخوات، چونکە ڕزق و ڕۆزی لەسەر زەویدا نەماوە، ئیتر بەخوا نەڕۆشتایە وای لێ نەهات و چوو بە فڵان کەس تەواو کۆتایی پێ هاتووە، ئەبێ هەر بمرێت، هیچ مەجالێکی تیان نییە، بۆی نییە قومی ئاو بخواتەوە حتى يستكمل رزقه. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم هەتا ڕزقەکەی تەواو نەکات کە دیاری کراوە بۆی نامرێت، کە ڕزقیشی لەسەر زەویان نەما دەبێ بمرێت. کەواتە ئەو مەلایکە سەلامی خوای لەسەر بێ هاتووە تۆ لە خواردن و خواردنەوە بخات. بۆچی؟ چونکە تۆ لە خواردن و خواردنەوە لەسەر زەویان نەماوە، تەواو کۆتایی پێ هاتووە، ئەبێ بمریت.